بیستویەکی شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی دایک ناسراوە لە زمانی دایک ناسراوە لە جیهاندا. ئێمەش نەتەوەیەکی خۆشحاڵی و زمانی دایکمانێ کۆمەڵی کلتورمان هەیە و هەروەها خاوەنی زمانێکی پاراوین. بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات کۆنفرانسێک لەبارەی زمانی دایک لە کوێ بەڕێوە دەچێت ئەو بەڕێوچینە ئەم کۆنفرانسە لە بەشی زمانی کوردی فاکەڵتی پەروەردەی زانکۆی کوێ بە هاوبەشی کۆمیسیۆنی زمان لە کۆنگری ئەوەی کۆنگریەوەی کوردستانە لە ڕۆژی زمانی دایکدا لەژێر ناونیشانی زمانی دایک دۆخی ئێستا و ئاڵنگاریەکان بەڕێوە دەچێت لەسەرم کۆنفرانسە و دۆخی زمانی دایک لە کۆیە لەگەڵ دکتۆر دەریا حەوێزی سەرۆکی بەشی زمانی کوردی لە زانکۆی کوێ گفتوگۆ دەکەین. دکتۆر سلااوت لە بێبیانیت باش سپاس کە ئەم بەیانیە لەگەڵ ئێمەی دەمەوێت لە ڕۆژی زمانی دایکدا پرسیاری ئەو بکەم زانم دۆخی زمانی کوردی ئێستا لە چاستێکدا چۆنە ئێوەکو مامۆستایەکی زانکۆ و دکتۆرێکی زانکۆ لە دۆخی زمانەکە خۆمان ڕازین؟ باش دیارە ئێمە لە ڕۆژی زمانی دایک هەوڵ دەدەین کە هەموو ساڵێک یادی ئەو ڕۆژە بەرز ڕابگرین. ئێمە وەکو بەشی زمانی کوردی لە فەکەڵتی پەروەردەی زانکۆی کوێە نازانم دەنگم دەگات؟ بەڵێ بەڵێ گوێمان لە دەنگ. دکتۆر دەریا بەڵێ لەگەڵ گوێمان لێتە فەرموو. بەڵێ ئێمە وەکو بەشی زمانی کوردی زانکۆی کوێ ساڵانە هەوڵ دەدەین ڕۆژی زمانی دایک بەرز ڕابگرین. ئەو ساڵیش بە هاوکاری کۆمیسیۆنی زمان لە کۆنگرەی نەتەوەی کوردستان هەوڵماندا کۆنفرانسێک لەو بارەوە ئامادە بکەین. دیارە کۆنفرانسەندێک ڕێو شوێنی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی بۆ ئێوە بۆ بینەرانیشی ڕاستکەمەوە ئێمە نەمانتوانی چالەچەکەمە بناوی کۆنفرانس ناونێن چکە کۆنفرانس پێویستی با ڕەزامەندی پێشوەختی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا دەبوو. دەکرێت ئێمە زیاتر ناوی لێنین کە وەرکشۆپێکە یان وەکو کوردانی باکوور کە هاوکارن لەگەڵ ئێمە ناوی لێدەنین کۆمخەبات وەرکشۆپێکی نێودەوڵەتیە لەسەر زمانی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان. ئێمە هەوڵمانداوە لە هەر چوار پارچەی کوردستان میوانان لە بواری تایبەت بە زمانی کوردی بانگێش بکەین لە چەند پانێڵێکدا لە چەند تەوەرەیەکی جیادا باز لە بارودۆخەکانی زمانی کوردی دەکەین. باش ئەو توێژینەوانەی کە لە پانێڵەکانی ئەم وەرکشۆپەیە پێشکەشەکرێن زیاتر لەسەر چ بابەتێکی زمان سەرنجیان خستوەتە سەر؟ بەڵێ دیارە توێژینەوەکان بەسەر چەند پانێڵێکدا دابەش دەبن. بۆ نمونە باز لە ئەو ڕەوشە دەکەن کە زمانی کوردی لە هەر چوار پارچەی کوردستاندا پێڕەت دەبێت. بۆ نمونە میوانێکمان لە ڕۆژهەڵات میوانێکمان لە باکووریەک لە باشووریەک لە ڕۆژئاوا هەڵبژاردووە هەر یەکیان باز لە ڕەوشی زمانی کوردی لەو ناوچێ دەکەن. میوانمان هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە شاری کەرکووکی ئازیزەوە باز لە زمانی کوردی و خوێندنی کوردی لەو بابلین دەڤەرەی کوردستان دەکەن. لە تەوەریەکی تردا لە پانێڵێکی تردا باز لە ئاڵنگاریەکان و واتە گرفت و کێشەکانی زمانی کوردی و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی دەکرێت. لە تەوەری تردا و لە چەند توێژینەوەیشی تردا باز لەو بابەتانە دەکەن کە زمانی کوردی بە میدیا و بە ڕاگەیاندن و بە کۆمەلگا دەبەستێت. باشە دکتۆر چۆن ڕۆژ بەردەوام بن ئێوە؟ دیارە ئێمە بە حکمی میوانداریەکە لە بەرێ لە دەروی کوردستان یەک ڕۆژی تەواو لە بەیانی تا ئێوارە لە دوو دانیشتنی جیا و چەند پانێڵێکی جیا پێگرێت. باشە دکتۆر پرسیارێک هەیە کە بە بەردەوامی یعنی لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی تری کوردستانیش باز لەوە دەکرێت کە پێویستە ئێمە پارێزگاری لە زمانی دایک بکەین لە ڕێگەی ئەوەی کە خاوەنی یەک شێوەزاری قسەکردن یاخود نووسین بین و هەمومان کۆک بین لەسەر ئەوەی کە ئەو شێوەزارە لای هەمومان بەکار بهێنرێت. ئەمە گەیشتووە بەچی؟ یعنی لێکۆڵینەوەکان و توێژینەوەکان لەم بارەوەڵی کوردستان وا دەخوازێت کە زمانێکی ستاندەر یان زمانێکی فەرمی بۆ فەرمی هەبێت بۆ ڕسمی هەبێت. بەڵام بەهۆی ئەو بارودۆخی کە کوردستان لە ساڵانی ڕابردوو لە جێرداگیرکاریەوە تا ئەمڕۆشی لەگەڵ بێت وای کردووە کە نەماتوانی وەک زمانێکی ستاندەری جیهانیمان با بڵێن دەسەر ئاستی جیهانی وەکو زمانی کوردی لە ڕێنووس و نووسیندا با بڵێن پێڕەو بکرێت. دیارە ئێمە هەر وەکو مامۆستایانی زمانی کوردی تا ڕادەیەک ئەو بارودۆخە بۆ ئەو بارودۆخە مێژوویە دەگەڕێنەوە کە کورد پێدا تێپەڕیەوە. بەڵام لەگەڵ ئێستاشدا تا ڕادەیەک ئێمە سەرنج و تێبینیمان لەسەر داوام و دەستگاکانی خۆشمان هەیە
کە زۆر جار وا دەبێت کە هەندێک بابەت هەیە دەبوو زیاتر بایەخ پێ بدرێت. بۆ نمونە لە خوێندنی بواری پەروەردە و فێرکردندا زۆر جار باز لەوە دەکرێت کە زمانی کوردی لە پۆلی 12 تا ڕادەیەک وەکو بابەتێکی باڵێن ناسەرەکی یان لاوەچی سیر دەکرێت بۆ ئەژمارکردنی نمرەکان یان زۆر جاران مامۆستایان و خوێنکاران هەوڵ دەدەن ئەوەندە باەخ بە زمانی ئینگلیزی و زمانە جیهانیەکان بدەن کەمتر بەرەو زمانی کوردی دەچن. ئەمانە هەموو وای کردووە کە زمانی کوردی تا ڕادەیەک ئەو باەخ و باڵێن سنجینەی نەمێنێت کە ئێمە ئاواتی بۆ دەخواست. باشە دکتۆرەوە لە کۆنفرانسەکە یاخود با بڵێن لە وەرکشۆپەکە سەرنجشان لەسەر ئەم بابەتە هەیە یاخود بابە دیوێکی دیکە پرسیار بکەم ئەو کاریگەریانی کە لەسەر زمانی کوردی دروست بۆ هۆکارەکانیش حتمەن بۆ ئێوە ڕوونە چەندێک کارەکەن چەندێک ئەم وەرکشۆپانە کاریگەری دروستەکە لەسەروی ئەو کاریگەریانە نەهێڵێت و زمانەکەی خۆمان بە پاراوی بمێنێتەوە. بەڵێ دیارە ئێمە پسپۆڕانی ئەو بوارە درک بەوە دەکەین کە ئەمڕۆ پێویستە زمانی جیهانی یان زمانە زیندوەکانی وەکو زمانی ئینگلیزی فێرە منداڵەکانمان بکەین و بەرە ئەو بابەتە بڕۆن بەهۆی بە جیهانی بوون و بەهۆی ئەو کرانەوەی کە ئەمڕۆ جیهانی پێدا تێپەڕ دەبێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە یەکەم جار منداڵ فێرە زمانی دایک بێت کە ئێمە دەڵێن زمانی دایک واتە چی واتە تا ڕادەیەک دەکرێت وای پێناسە بکەین کە لە دایکیەوە ئەو زمانە فێر دەبێت کە منداڵ لە دایک دەبێت چەند وشەیەک چەند شتێک فێر دەبێت ئەوە زمانە دایکەکەیە کە پێناسی تریشی هەیە ناکرێت زۆر بچینە نەوردەکاریەکانی ئەو زمانە دەکرێت یەکەم جار زمانی دایکی خۆی فێر بێت وە دواتر ئەگەر زمانی خۆی فێر بوو هەوڵ دەدا زمانی دووەم سێمیش فێر بێت. دیارە لە هەندێک وڵاتانی ئەوروپا ئێستا باز لەوە دەکرێت کە کەسێک بە پەناهەندایان بە هەر شێوەیەک لە شێوەکان وەردەگیرێ فێرە زمانی خۆی دەکەن. ئێمەوە هەست دەکەن کە لە خۆشەویستیان و لە بابلێن لە هاوسۆزیە بۆ ئێمەی کورد بۆ عەرەب بۆ هەر نەتەوەی کە لەوێ فێر زمانەکەی تری دەکەن نەخێر دەبێت یەکەم جار منداڵ فێرە زمانی دایک بێ بۆی بتوانێت فیتەکان دەنگەکان بەو شێوەیە کە لەگەڵ جەستەی لەگەڵ لایانی فیسیۆلۆجی خۆی گونجاوە دەری ببڕێت ئەو کاتە ئاسانتر دەبێت بۆی زمانی دووەم سێم وەربگرێت بە شێوێک لە شێوەکان. ئێمە لەو کۆنفرانس و وەرکشۆپانە هەموو جارێ ڕاستپاردەمان هەیە ڕاستپاردەکان جگە لەو لە ڕاگەیاندەکان بڵاوی دەکەینەوە لە ڕێگەی لیژنەی تایبەتمەندەوە دەیگەێنین بە هەموو ئەو دام و دەستگایانی حکومەت کە لە بواری بڕیاردان. بەڵام هەندێک جار وەک پێویست ئەو ڕاستپاردە و سەرنجانەمان لێوەرنەگیرەوە بەداخۆ زۆر کێشە هەیە ئاواتمان زیاترە بەڵام وەک پێویست نەگۆشتێتە جێ. باشە ئێوەکو پسپۆڕانی بواری زمان لە زانکۆکانی هەرێمی کوردستان تا چەند هەماهەنگیتان لێ لەگەڵ وەزارەتی پەروەردە چکە خۆتە زانێک و خۆشە باسی کرد دکتۆر لە سەرەتای ئەوەی کە منداڵ ئیتر دێتە دنیاوە بە زمانی کوردی زمانی ئەپژێ و ئەوێت لە یاخود لە پرۆسەی پەروەردە و فێرکردنا ئیتر تۆ پەرە بەم زمانە ئەی ئێستا لە پرۆسی پەروەردە و فێرکردن بە تایبەتی لەو قوتابخانانەی تا ڕادەیەک تایبەتن ینی ئەبینیت منداڵ تا ڕادەیەک زمانی کوردی هەر نازانێ یاخود کە گفتوگۆیەکەکەن لە نێوانێکتریا زمانەکان ینی بە زمانێکی تر غەیری زمانی کوردی تەنانەت گفتوگۆ ئاسایەکانیشانەکەن. بەڵێ دیارە ئێمە وەکو بەشی زمانی کوردی کە من و ئەو هاوکارانی لە پێش منیش لەنا ئەو پرۆسەیەدا بوون ئێمە هەوڵمانداوە ئەو پەیامە بەردەوام بگەێنین. خۆشبەختانە سەرۆکایەتی زانکۆمان لەو بابەتە پشتیوانمان بووە پار ئەگەر هەڵە نەبوون لە کۆتایی 2019 بوو کۆنفرانسێکی گەورە لە نێوان بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کۆیە و سەرۆکایەتی زانکۆی کۆیە لە بواری پەروەردە ئەنجام درا بەڕێز وەزیری پەروەردەش مامۆستا ئاڵان ئامادەی بوو لەوێ کۆمەڵێک بابەت کۆمەڵێک توێژینەوەی زانستی لە بواری هەم مامۆستایانی زانکۆ مامۆستایانی پەروەردە و سەرپەرشتیارانی پەروەردەیش خرار و هەموو ئەو سەرنجانێکی ئەمڕۆ ئێستا لەو گفتوگۆیەدا باسی دەکەین هەموو مانگەیان هەموو قسەکان بە جددیەوە وەرگیرە ڕاستبەردەکان گەیشتە شوێنی خۆی لەوانەیە لێرە بە شێوەی بچووک بچووک ئیشی لەسەر کرابێ سەرنجەکان باڵێن وەرگیرا بن. بەڵام بە حکمەوەی گوتم لە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە خۆشبەختانە تا ڕادەیەک زانکۆکان و پەیمانگای تایبەت و قوتابخانە و خوێندنگای تایبەت وەکو کرانەوەیەک بەڕووی هاوڵاتیانی ئەم نیشتیمانە کرایەوە. بەڵام دەکرێت ئێمە ئەوانە بە شێوەیەشی زیاتر ئەوەندای ڕووی لە بازرگانی و ڕووی لە چاولێکەری و لەو بابەتانە نەبێت هەوڵ بدەین جگە لە فێربوونی زمانی بێگانە خزمەتێشی زمانی خۆشمان بکەین بەس
ئەوە کاری دەوێ و دەبێ هەوڵی دڵسۆزانی بۆ بدەن. باشە دکتۆر ڕەنج باسی بابەتێکی گرنگی خاڵێکی گرنگی و ڕۆژان ئەویش فێرکردنی مناڵانی خۆمانە لە ناوەندەکانی خوێندندا لە ماوەی ڕابردوودا حتمما ئاگاداری کە ئەلفوبەی کوردی گۆڕانکاری بەسەرداهات ئێستا زۆرێک لە مامۆستایان گلەی ئەوان هەیەڵەن ئەو ئەلفوبەیەکی ئێستا لە ناوەندەکانی خوێندندا دەخوێنرێت وەکو پێویست نییە ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر فێربوونی زمان یاخود فێربوونی مێژووی نەتەوەکەمان لە ڕێگەی زمانەکەمانەوە لە لای منداڵان دروست دەکات چ کاریگەریەکی دەبێت بەڵێ دیارە ئەوەی ئەو نەوەی ئێمە ئەو جیلی ئێمە پێمان خوێند ئەو ئەلف بێیە سوودێکی زیاتری بە ئێمە گەیاند و وای کردکە بە ئاسانترین شێوە و بە کەمترین کات فێرە زمانەکەی خۆمان بین دیارە بە حکمی ئەو گۆڕانکارێکە سەردەم پێدا دەڕوە وەزارەتی پەروەردە و ئەو لایەنانی کە بڕیاریان لە گۆڕینی سیستەمەکەشدا دیارە هۆکار و بیانی خۆیان هەبوو ناکرێت ئێمە ئەوەی لە ساڵانی هێشتاکان و نەوەتەکان خوێندراوە لە 2020 بە هەما شێوە بێ بەڵام دەبێت تۆزێک بەورتر بۆ بابەتەکە بچین دیارە ئەو قسەیە من ناتوانم بە تەنها وەکو خۆم قسەی لەسەرکەم دەکرێت ئەوە کۆنفراس و با بڵێن کۆبوونەوەی فراوانی لەسەر بکرێ هەموو لایەنەکان لەسەری کۆک بن بۆی بتوانین کە لایانی با بڵێن سلبی و ئیجابی ئەو بابەتە چیە بەڵام هەمومان لەسەر ئەوە کۆچین ئەو زمانە بۆ ئاستی منداڵ تا ڕادەیەک زۆر قورسترە لەوەی کە ئەلفوبەیە کۆنەکەی پێنووسرا بوو لەوەرە پیت بیت بە پیت بڕگە بە بڕگە بە گوێرەی بزوێن و نەبزوێنەکان زۆر جارکە مامۆستا ئەمین ئیبراهیم ئەمین باڵدار کە نمونونەکەی ئێستاش دەبێتە بابەتی با بڵێن لێکۆڵینەوەکان ڕێبوار سیوەلی وەکو نووسەرێکی واری کۆمەڵناسی و فەلسەفە کتێبێکی هەر بە ناوی ئەلفوبێ باڵدار نووسیوە لەوێدا باس دەوە دەکاکە ئەوەی ئەو کاتە مامۆستا باڵدار نووسی وای کرد کە جیلێک فێرە زمانی کوردی بن دیارە ئەوەی ئێستا تا ڕادەیەک خورسترە و پێویستی بە پێداچوونەوەیەکی هیوادارم وەزارەتی پەروەردە دیراسی بکە. بەڵێ بەڕێز دکتۆر دەریا حەوێزی سەرۆکی بەشی زمانی کوردی لە زانکۆی کۆیە زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ میوانی بەرنامەکە بوویت.